مامۆستا عەبدوڵڵا لە 1 ساڵی 1955 لە هەرتە لەدایک بووە. هەر لە منداڵیەوە نیشانەکانی زیرەکی و لێهاتووی تێدا دەرکەوتووە. خوێندنی سەرەتایی قورئانی پیرۆزی لە گوندەکەی خۆی تەواو کردووە. پاشان وەک نەریتی زانهانی پێشوو دەستی بە گەشتێکی زانستی کردووە بە نێو شار و گوندەکانی کوردستاندا. ئەو 3 ساڵێک ئەم لە خزمەت مامۆستا عەبدوڵڵا هەرتەلی قوتابی بووم و خزمەتکاری بووم. بەڕاستی مامۆستا خاوەن چەند تایبەتمەندێکی بوو. یەک لەوانە بەڕاستی مامۆستا زیرەک بوو. یعنی ئەوەندە جوان لە علمەکەی گەیشت بوو، ئەوەندە جوان لە علمەکەی گەیشت بوو نەبیتەوە. خاڵی دووەم مامۆستا معلم بوو، یعنی مەسەڵەن عالمە، زۆر علمەکی زۆری پێ، بەڵام ناتوانێت ئەو علمەت لۆ تەرجمە بکە یان پێت بڵێتن یان فێرت بکە. مامۆستا لە هەمان کاتدا بەڕاستی معلم بوو، یعنی هیچ قوتابێکی هیچ تەلەبەکی مامۆستا نییە ئێستا لەکنی خینبی تێ نەگەیشتبی. لەبەرەوە سوبحان الله ئوسلوبێکی ئەوەندە ڕاقی هەبوو لە دەرە شەرحکردنێ زۆر بە ئاسانی سوبحان الله تەلەبەکە لێ حاڵی دەبوو. خاڵی سێم مامۆستا زۆر متەواضع بوو، قەت خۆی بە گەورە نەدەزانی، وەڵڵاهی یعنی ئەوەندە متەواضع بوو، ئەوەندە سکۆ مامۆستایەک بە فەقیر و بە هەژار و بە دەستکورتی ژیا. بەڕاستی هیچ کاتێک مامۆستا نوتبەرز نەبوو و هەر کەسێکیش بەهات باە داوای علمی لێ کرد مامۆستا بەڕاستی فێری دەکرد، یعنی زۆر بە جوانی فێری دەکرد. و نەبی برێ وەڵڵا دەرس بە تۆ نارێم دەرس بە تۆ نارێم نەخێر، بەڵکو مامۆستا هەر کەسێک تاڵیبی علم بە بەڕاستی فێری دەکرد. خاڵێکی تریش لەوەی کە ئەمە لە خزمەت مامۆستا فێر بوون، بەڕاستی مامۆستا بە عیزەت بوو. بە حەیاتی مامۆستا نانی بەدین پەیدا نەکردێ، نانی بە علم پەیدا نەکردێ. ئەسڵەن ئەوەندە مامۆستا نەفسی برند بوو، ئەوەندە بە عیزەت بوو، بەڕاستی هەموو شتێکی قبول نەدەکرد. مەسەڵەن خەڵک کە دەچوو ژنمارەکردنێ مامۆستا 1 فلسی وەرنەدەگرت، بە حەیاتی خۆی دینارێکی لە پێناوی ئەو دینەدا وەرنەگرت. ئەو سیفەتانە کە بەڕاستی سیفەتی ئەوەن کە مامۆستای بەرز و گەورە بوونە. هذا من قطع عمله إلا من 3: صدقة جارية أو علم ينتفع به. دورين ما مستعمل عەبدوڵڵا هەرتەلی ئەرکێکی هاوپیشەیە، ئەرکێکی هاوزانستیە. مامۆستا مەلا عەبدوڵڵا هەرتەلی مەرجەعی فقهی و چرای زانست لە کوردستان. لە مێژووی هاوچەرخی زانستە شەرعیەکان لە باشووری کوردستاندا یەکێک لە زانابەتوانەکان مامۆستا مەلا عەبدوڵڵا هەرتەلیە کە کاریگەریشی قوڵ و بەردەوامی لەسەر ناوەندە زانستی و ئاینیەکان جێهێشتووە. ئەو تەنها زانایەکی ئاینی نەبوو، بەڵکو قوتابخانەیەکی گەڕۆک و مەرجەعێکی باوەڕ پێکراوی مەزهەبی شافعی بوو کە تەمەنی خۆی لە پێناو پاراستنی ڕەسەنایەتی زانست و خزمەتکردنی کۆمەڵگەی کوردیدا فیدا کرد. یەکێک لەو کەسانەی کە سەرسام و معجەب بووم و خۆشم دەویست مامۆستای بەڕێز علمی ئەو پیاوە بەڕاستی شارەزا بوو. لە ئەسنای کتابەکانیەوە ئینسان دەیناسی، لە ئەسنای قسەکردنەکان و محازەڕاتەکانیەوە دەیناسی. بەڕاستی کەسێک بوو دەتوانین برێ لە پاش مامۆستا عەبدولکەریم مودەڕیس کەسێکی وامان نەدیتیە لە مەزهەبی شافعی شارەزا و شارەزا بە ئەدیلەکان بە بەڵگەکان. یعنی بەڕاستی بە معنای کەلیمە عالم بوو، عالمێکی سەرمەزهەبی شافعی بوو و زۆری شارەزا بوو، خاستە لە بواری معاملات و تەلاق و میرات و ئەو بابەتانەی کە مامۆستایان جاری وا هەیە. یعنی زۆر تێدا شارەزاییان نیە. جەنابی مامۆستا معلوماتێکی زۆر چاکی هەبوو و من زۆر معجەبم بەو هەموو خزمەتەی کە ئەو بەجی هێشتە لە دوای خۆی. لەو هەموو کتابێک کە تەرجەمەی کردی لە بۆ زمانی کوردی، لەو هەموو کتابێک کە بە خۆی نووسیتی، بەڕاستی مامۆستا سەروەتێک بوو لە بۆ ئەو ئومەتە، لە دەستدانی شتێکی زۆر گەورە بوو. بەڵام الحەمدولله ئەو هەموو ئاسار و سەدەقە جاریە لە دوای خۆی بەجی هێشتیە کە لە بۆ تەڵەبەی علم ئیستیفادە و سوودی زۆری لێ دەکەن. بۆیە ئێمەش وەکو ملەتی کردبەوە ناسراین کەوا ڕێز لە کەسایەتی گەورەکانی خۆمان دەگرین ئینشاءالله حتا لە دوای مردنیشدا ئەو شێوازی قسەکردن لەسەر جەنابی مامۆستای بەڕێز کاریگەریەکی زۆری هەیە حتا لە مامۆستایانی دیکە. و من ئەوەی زیاتر ئێجابی کردم ئەو پیاوە دیفاع لە حەقی و نەنان بە باتیلی و زدی ئەلمانیەکان و مووقفی لەو شتان و پێشاتانەی کە دەهاتە پێش، بەڕاستی ئەوەی یەکجاری پلەی ئەو مامۆستایی بەرز کرد بۆ و هەم شارەزا هەم دیفاعکردن لە حەق، هەم صاحب عەقیدەیەکی سەلیم و هەم ڕاستە و خۆ زدی ئەو کەسانەی کەوا دژایەتی دین دەکەن. وەسفی مامۆستای کۆچکردوو بکەم، بەڕاستی ئەو دۆکیومنتاریەکەوە حازر کراوە مامۆستای گەیاندیتە ئەو ڕۆژەی کە دەڵێن تەواوی تەمەنی بووە. بنەماڵەی خوالی خۆش بوو هەمیشە وەک میراتگری ڕێبازە پڕ لە زانستێک. دوای لاپەڕەی ژیانی ئەم زانایە لە 14 شەعبانی ساڵی 1441 کۆچی
بەرامبەر 4 ساڵی 2020 هەڵدرایەوە. لە تەمەنی 65 ساڵیدا و لە کاتێکدا جیهان و کوردستان لە ژێرسایی قەدەغەی هاتوچۆ و پەتای کۆڕۆنادا بوون لە نەخۆشخانەی ڕزگاری هەولێر کۆچی دوایی.